بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة ياسين قيشتنا آتي تلويك كلو آتجد خواي قوريك جديك لبالقو نشان كان دا صلاة خوي ويكي لنعمة كان خوي بسر مروفاتي دا باز دكات كبريتي لا دروس كردني كشتي كاتي خوي للان نوح سلامي خواي لبي كبهوي وطبعا هم نوح وهم اواني كلقل نوح دا ايمان ينهنابو وهروها همو جياندارانش لهمو جياندارانش نيروميك خواي قوري رزقاري كردن جاري چي ديكا مروفاتي و بشريت لوانوا سەرچاوی گرتەوە و جارێکی دیکە ژیان دەستی پێکردەوە دوای ئەوەی کە خوای گەورە خراپەکارەکانی قەومی نوحی هەمووی بە یەکجاری لەناو برد تەنها ئەوانەی هێشتەوە کە لە ئینسانەکاندا موحید و یەکتاپەرست و شوێنکەوتەی نوح بوون و لە گیاندارانیشدا لە هەر یەکەیان نێرەومەیەکی هەڵگرت لەگەڵ خۆی و جارێکی دیکە لەوانەوە ژیان لەسەر زەوی دەستی پێکردەوە. هذا فرمد وآية لهم وآية نشانه كي ديك بو أوان يعني بو بتبرستكان بو بباوركان لسرد صلاة إخوة طبعا بو إما شهر نشانه بلام إما غير خوا أوشي بو باز نكرد باين أجر إيمان دار بده بهر إيمانت فيه هبه وآية لهم نشانه كي ديك بو أوان لسرد صلاة بسنور خواسية أنا حملنا بيقومان إما هل ما نقرت ذريتهم نوو وشي آدمي ذات جاري ديكا في الفلك المشحون لناو كشتيكي مشحون بركراو دا بركراو لسي برلا إنسان برلا دروس كراو كان وكو قلتم لهرية كيان نيرومي تنانت هندق لعلماء دا فرمون لتوه كانش توي قجوكيا كانش لقل خويدا هل قرتوا خستويتي ناو كشتيكا بووي سرزوي أو روكاني جاري ديكا ليب رويتو جاري ديكا قشب كنوا وآية لهم نشانه ديكا بو أوان لسرد صلاة خوا أويك أن بيقومان إيما حملنا هلمان قرتن ذريتهم نوو وشي آدمي زاد كان في الفلك لناو كشتيشي مشحون يعني بركراو يا برده أو جار وخلقنا لهم درسمان كرت ديسان بو مروفاتي بو إنسان كان من مثله لهاو شيوي كشتيكي نوح ما يركبون ما يعني شتانك اوان سواري دبن طبعا كشتي وسائلك كإنسان دتواني بي لناو او دا هاتو شوبكا شيء كم زار كشتي دروس كرت بيقومان نوح بأمري شي دروستي كرت بيقومان بأمري خوا ولا جير چاو ديري خواي پروردگار دا بوية كشتي كي كم زار دروس كراو وەکرا بە هۆکاری گواستنەوەی ئینسانەکان و وە پێداویستی ئینسانەکان لەناو ئاودا کە دەزانین زۆرینەی سەرزەوی ئاوە وایە لە 4 بەشی دەڵێن سێ بەشی ئاوە 175 سەرزەوی ئاوە ئەگەر خوای گەورە کەشتی دروست نەکردبایە و کەشتیش کە دروست کرایە کەم جار عەقڵی ئینسان تێیدا ئیشی نەکردووە بە وەحی خوا و لە ژێر چاودێری خوای پەروەردگاردا نوح پێغەمبەر سەلامی خوای لێبێ دروستی کرد کە دروستی کرد طبعا ئەو کات چەند کەسی لەگەڵ بووە هەمویان چەند گیانداریش هەن لەسەر زەوی هەمویان نێرە و مەیەک دەبێت چەند گەورە بوو بێ هەمویانی خراوەتە ناو بە هەمویانەوە پڕ کراوە چونکە پڕ بە پێستی طبعا ئەوەندەی کە پێویست بووە ئیشی لەسەر کردووە دواتر طبعا ئینسان لەو کەشتیەوە توانیویەتی کەشتی گەورەتر و زەبەلاحتر و وەسائلی دیکەی گواستنەوە دروستکەن کە لەناو ئاو یا لەناو وشکایدا ئینسان پێی هاتوچۆ بکە جا دەفەرمێ وەخەلەقنا لەهم ئێمە دروستمان کردووە بۆ مرۆڤەکان من مثله لە شێوەی کەشتیەکەی نوح ما یەرکەبوون ئەو شتانەی کە ئەوان سواری دەبن جا ئەوە هەم دەکرێت مەبەستی وشتر و ئەسپ و ها ئەو وەڵاخانە بن کە لە وشکاییدا ئینسان دەتوانێت سواری پشتیان ببێت یا بارە قورسەکانی بخاتە سەرێ و ئیشارەتیشە بۆ ئەو وەسائلانەی کە ئێستا دروستکراون ئەو هەموو وەسائلانەی گواستنەوەی کە ئێستا هەن سارەیە تایرەیە ئەو وەسائلە جۆرەها کەشتیە و جۆرەها وەسائلی دیکەی نەقڵە کە ئەوانە هەمویان بە نیعمەتی خوای پەروەردگار و بە
مۆڵەت و کە دیارە ئینسان تەنها تەصنیع دەکا ئالیەتەکان بەیەکەوە دەنووسێنێ دەنا خەڵقی وەسائلەکان و ئەو شتانەی کە ئەوانەی پێ دروستکراون خوا دروستی کردوون بۆیە دەفەرمێ وەخەلەقنا لەهم ئێمە دروستمان کردووە بۆیان لە شێوەی کەشتیەکەی نوح ما یەرکەبوون ئەوەی کە ئەوان شتانێک کە ئەوان سوارێ دەبن جا ئەگەر بگوترێ خۆ تایرە مرۆڤ دروستی کردووە بەڵێ مرۆڤ دروستی کردووە لێکی داوە بەڵام ئەی کێ مرۆڤەکەی دروست کردووە وایە چێ عاقڵەکەی پێداوە ئەو وەسائلانەی کە تایرەی لێ دروستکراوە بە نمونە وایە ئەو وەسائلانەی بەلەم و کەشتی لێ دروست دەکرێن ئەو وەسائلانەی دیکەی کە هۆکارەکانی دیکەی گواستنەوەی لێ دروست کراون لەکوێ هاتوون هەمووی لە زەوی هێنراونەتە دەرێ کە خوای پەروەردگاریش لە ئەسڵدا خاڵق و دروستکەریانە جا خوا دەفەرمێ وئین نەشە ئەگەر ئێمە حەزمان لێ بێت نغرقهم هەمووان دەخنکێنین ئەو کاتەی دەستنە ناو دەریا و سواری کەشتێکە دەبن ئەو کاتە کە خنکاندمانن فەلا صەریخە لەهم کەس بە هاوار و بە هانایانەوە نایێ ولا هم ينقذون ولا هیچ لایەکیشەوە ئەوان سەر ناخرێن و ڕزگار ناکرێن چێ زۆر بێدینە چێ زۆر بێ باوەڕە چێ زۆر مولحیدە بی بە ناو دەریای باش شەپۆلی دەریا لێیدا هاوار دەکاتە چێ تەوان جگە لەخوا کەسێکی دیکەی لێ نییە وە زمانیشی ناگەڕێ غەیری خوا هاواری کەسێکی دیکە بکە ئەوانەی کە خوا ناناسن بە حسابی خۆیان وە تەنانەت ئیمانیان بەبوونی خواژ نییە لە ناو کەشتی و دەریادا کە لێیان دەقەومێ هەر هاواری خوا دەکەن بۆیە دەفەرمێ وئین نەشە ئەگەر ئێمە بمانەوێت و حەزمان لێبێت نغرقهم هەمووان دەخنکێنین لە ناو ئاودا لە جیاتی ڕزگاریان کەین ئەو کات کە خنکاندمان و نقوممان کردن و ژێر ئاومان خستن فەلا صەریخە لەهم کەس بە هاناو فریایانەوە ناچێت وەلا هم و ئەوان یونقەذون ڕزگاریش ناکرێن لەلایەن هیچ کەسێکەوە ئێستا دەبینین ئەوانەی کە دەکەونە دەریاکان و دەکەونە بەحرەکان چۆن هاواریان لێ هەڵدەستێ و هاواری هەموو کەسێکیش دەکەن بەڵام تەبان کەس لەو کاتەدا فریایان ناکەوێ مەگەر خوای گەورە بە ڕەحمەتی خۆی فریان کەوێکو دەفەرمێ ئیلا ڕەحمەتەن منا تەنها ئەوەی کەوا دەکا مرۆڤ کە دەکەوێتە ناو ئاو نەخنکێت و غەڕق نەبێ تەنها چیە ئیلا ڕەحمەتەن تەنها بەزەیەک میهرەبانیەکە منا لەلایەن ئێمەوە وا دەکات کە ئەوان نەخنکێن ومەتاعەن و هەروەها هێشتنەوەشیانە ژیان پێدانەوەشیانە ئیلا حین تا کاتێکی دیکە دوو هۆکار هەیە کە خوا ئینسانەکان کە دەستنە ناو دەریا نایان خنکێنێ هۆکارێکیان ئەوەیە جاری وایە خوای گەورە ڕەحمی پێدەکات بە ڕەحمی خۆی ئەو شەپۆل و دەریایە هێواش دەکاتەوە و هادی دەکاتەوە کەسەکە ناخنکێ و هۆکارێکی دیکەش ئەوەی ئەجەلی نهاتوە کەسەکە جارێ ژیانی ماوە جارێ ڕزقی ماوە لەسەر زەوی ئینسان تا ماوەی خۆی لەسەر زەوی تەواو نەکات و ڕزقی خۆی نەخوات نابێ بمرێ هۆکاری نەمردنیان ئەوەیە دەنا ئەگەر خوا بیەوێ ئەو کاتێک کە ئینسان دەچێتە دەریا نایەتە دەرەوە ئیلا ڕەحمەتەن منا تەنها میهرەبانی و بەزەیەک لەلایەن ئێمەوە وا دەکات کە ئەوان نەخنکێن ومەتاعەن و ژیان پێدانەوە و هێشتنەوەشیان ئیلا حین تا کاتێکی دیکەی دیاری کراوە ئەو جار خوای گەورە دێت باسی هەندێک لە سیفاتی بەدی بتپەرستەکانی مەککە دەکات دەفەرمێت وئیذا قیل لەهم کاتێک کە دەگوترا بە بتپەرستەکانی مەککە ئەنفقوا ماڵ و سامانتان ببەخشن ما بەینە ئەیدیکم وما خەلفەکم ئەوەی کە ئێستا لە بەردەستاندایە وإذا قيل لهم أنفقوا مما رزقكم الله كاتك دقترا بيان عفو اتقوا ما بين أيديكم وما خلفكم اتقوا يعني آتك ويدوات البيش باش مان بيكر دنجاري وإذا قيل لهم اتقوا ما بين أيديكم وما خلفكم كاتك بيان دقترا خوب بارزن بارزكاري بكن ما بين أيديكم لەو سزا و ناڕەحاتی و ناخۆشیانەی کە پێش ئێوە تووشی گەلان بوون بۆی تووشی ئێوە نەبێ وەما خەلفەکم و خۆشتان بپارێزن لەو سزا و مصیبەت و بەڵایانەی کە خوای گەورە حازری کردوون بۆ دوای ئێوە لعلکم تورحەمون بە ئومێدی ئەوەی خوای گەورە بەزەیی پێتان دابێتەوە و خوای پەروەردیگار ڕەحمتان پێ بکات و وەکو قەومانی پێشوو سزاتان نەدا
و ئەو سزایش بۆ قەومانی دواتر حازر کراوە بەسەر ئێوەی نهێنێ. ها ئینسان ئەگەر خوا پەرستی بکات و خۆپارێزی بکە، خوای گەورە لە بەڵای دنیایی عادەتەن بە تایبەتی ئەو بەڵایی کە ئینسان تۆن بەڵای گەورە ئەو نەخۆشی و ناخۆشیانەی کە ئینسان بە مسلمانی تووشی دەبن ئەوانە ئیمتیحانن، ها ئەوانە تاقیکردنەوەن. بەڵای گەورە ئەوەیە کە تۆ لەسەر گوناهکردن و لەسەر بێباوەڕی و لەسەر خراپەکاری خوا سزادا و بەهۆیەوە بتکوژێ، یعنی سزایەکە ببێتە هۆکاری مردنت بە ئیمانی، سزایەکە ببێتە هۆکاری ئەوەی کە ئینسان لە دنیا دەرچێ بە کافری. تەبەن بۆیە خوای گەورە بە بتپەرستەکانی مەککە دەڵێ وإذا قيل ها کاتێک کە دەگوترا پێیان چێ پێی دەگوتن؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەگوتن، سەحابەکان پێیان دەگوتن، یا هەر کەسێکی دیکە ئەگەر پێی گوتن لە خوا بترسێن و خۆپارێزی بکەن و نەهێڵن تووشی تاوان و تووشی خراپە بن، ما بین ئەیدیکم لەو سزا و ناڕەحاتی و ناخۆشیانەی کە لە پێش ئێوە هاتوون وما خلفكم ولو سزا و ناڕەحاتیانەش خۆتان بپارێزن کە دوای ئێوە دێ باتوشتان نەبێ لعلكم بە ئومێدی ئەوەی ئێوە ڕەحمتان پێ بکرێت لەلایەن خواوە. چونکە معلومە تەمان هیچ مصیبەتێک هیچ بەڵایەک خوا ناینێرێتە سەرزەوی تەنها بەهۆی تاوانی خەڵکەکەیەوە. جاوەکو گوتم ئەگەر ئینسان ئیماندار بێت و هەڵەی کردبن خوای گەورە سزایدا بۆ ئیمانداری قازانجا کە نەبێتە هۆکاری کوشتنت مردنت، بەڵام بۆ کەسێک کە لەبەر بێباوەڕی لەبەر بتپەرستی لەبەر بێدینی خوا سزای دەدا و بەو سزای کەسەکە دەمرێ، بێگومان بۆ ئەو کەسەی ماڵوێرانیە. جا دەفەرمێ وإذا قيل لهم کاتێک کە دەگوترا پێیان اتقوا ما بين ئەیدیکم خۆتان بپارێزن لەو سزا و ناڕەحاتیانەی کە تووشی گەلانی پێش ئێوە بوو، وما خلفكم و خۆشتان بپارێزن لەو سزا و ناڕەحاتیانەی کە دوای ئێوە خوا بۆ گەلانی دیکە ئامادەی کردووە لعلكم ترحمون بە ئومێدی ئەوەی ئێوە ڕەحمتان پێ بکرێت لەلایەن چێوە؟ طبعا لەلایەن خواوە. بەڵام خوا دەفەرمێ وما تأتيهم بۆ بتپەرستەکانی مەککە نەدەهات من ئایەتین هیچ نیشانەیەک من ئایاتی ربهم لە نیشانە و بەڵگەی پەروەردیگاریان إلا كانوا يعني بەدڵنیاییەوە ئەوان عنها لەو نیشانانەی کە بۆیان دەهاتن چیان دەکرد؟ لە زیاتی ئیمانی پێبێنن، لە زیاتی ئەوەی ئامۆژگاری لێوەرگرن معرضین پشتیان تێدەکرد و ڕویان لێوەردەجێڕا، کە ئەوەش بۆ خۆی سیفەتی ئینسانی بێباوەڕە. زۆر جار ئەو سیفەتە لە کەسی ئیمانداریشدا لەوانەیە هەبێت کە کەسێک ئامۆژگاری کردی و نسحەتی کردی، نیشانەی بەختەوەریت ئەوەیە کە گوێ لە ئامۆژگاریەکەی بگری وە قسەی دڵسۆزانە وەرگری لە هەر کەسێکە. هەر کاتێک ئینسان لە بەرامبەر ئامۆژگاریدا تەکەبور گرتی، عینادی گرتی، وەک دەڵێ وای لێ کرد سووربی لەسەر حاڵەکەی خۆت، بێگومان ئەوە نیشانەی بەدبەختی ئینسانە و ئینسان دەبێت خۆی لێ پارێزێ. ئینسانی ئیماندار کە ئامۆژگاری دەکرێت گوێ لە ئامۆژگاری دەگرێت. وما تأتيهم بۆیان نەهاتووە من ئایەتین هیچ نیشانەیەک من ئایاتی ربهم لە نیشانە و بەڵگەی پەروەردیگاریان إلا يعني بەدڵنیاییەوە کان و ئەوان عنها لەو بەڵگە و نیشانانەی کە بۆیان هاتوون معرضین پشتیان هەڵدەکرد. ئەوە سیفەتێک لە سیفەتە بەد و خراپەکانی بتپەرستەکانی مەککە وەی خەڵکی بێباوەڕ. ئەو سیفەتە وەکو گوتم ئەگەر لە کەسی ئیمانداریشدا هەبێ هەر سیفەتی ئینسانی کافرە مەرج نییە ئینسان پێی کافر بێ، بەڵام سیفەتەکە سیفەتی مسلمانی نییە. ئینسانی ئیماندار ها کاتی خۆی ئەبوو هوڕەیرە خوا لێی ڕازی بێ شەیطان فێری ئایەتەل کورسی کردووە، لێشی وەرگرتووە یا لێی وەرنەگرتووە؟ لێی وەرگرتووە. ها شەیطان بە شکڵی بەشەرێک هاتووە دزی کردووە لەو ماڵی کە ئەبوو هوڕەیرە پاسەوانی بووە، پاسەوانی بۆ ماڵی مسلمانان دەست بەیتولمالەی مسلمانان. شەیطان لە شکڵی بەشەریدا هاتووە دزی کردووە، جاری یەکەم گرتوویەتی پاراوەتەوە وەک دەڵێ ئازادی کردووە، جاری دووهەم گرتوویەتی دیسان پاراوەتەوە هەر بەرەڵای کردووە، جاری سێهەم کە ئەبوو هوڕەیرە دەیگرێت دیارە ئیمان و ئەوەکەی وا دەکا زاڵ بێ بەسەر شەیطاندا، دەڵێ دەتبەمە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەڵێ من بە بەڵام شتێکت فێر دەکەم ئەگەر بیخوێنی ئەوە سوودەکەیتی و ئەوە قازانجەکەیەتی. تاوان فێری ئایەتەل کورسی دەکا کە دەڵێ ئەگەر ئایەتەل کورسیت خوێن پارێزراو دەبی لە من و لە زەرەر و زیانەکانی من، کە بۆ پێغەمبەری دەجێرێتەوە ها دەفەرمێت
صدق وهو كذوب هذا فرمي ئەو قسەی ڕاستە بەڵام بۆ خۆی درۆزنە مەبەستم خەڵکی خراپیش کە نسحەتی کردی قسەی چاچی کرد هەر لێی وەرگرا بەزێمە بەداخەوە یعنی زۆر جار لە قسەکردنێدا سەیری کەسەکەی دەکەی نەیگی قسەکەی کەەوە غەڵەتە ها ئینسان جاری وایە شکڵی کەسەکەت بەدڵنی قسەکانیشت هەر لە بنی ڕاپێژەوەی گوێی لێ بگری ڕەفسیان دەکەی خراپە ئینسان دەبێت سەیری قسەکان نەک سەیری ساحی بە قسەکەی قسەی هەر کەسێکی بێ قسەی چاک هەر چاکە وە قسەی خراپیش تەبان لە خەڵکی نزیک و خۆشەویستیشەوە بۆت بگرێ هەر خراپە ئینسان نابێ وەری بگرێ سیفەتێکی دیکەی منافق ئەوە بتپەرستەکان ئەوەی دەفەرمێت وەئیذا قیل لەهم وە کاتێک کە پێیان دەگوترا ئەنفیقوا سەرفکەن ببەخشن مما ڕەزەقەکم الله مما یعنی بەشێک لەوەی کە ڕەزەقەکم الله خوا پێی داون طبعا ئەوەی هەتانەی خۆتان نیە خوایە کە پێیان دەگوترا هێندێک لەو ماڵی کە خوا پێی داون ببەخشن چونکە بەخشین ئەگەر ئینسان ئیمانیشی نەبێ ها ئینسان کافریش بێت بەتەمای پاداشتی قیامەتێژ نەبێ حتمما کەسی بەخشندە چاکترە لە کەسی ڕەزیل دوو کەس بێ باوەڕن یەکیان بێ باوەڕە و سەخیە یەکیان بێ باوەڕە و ڕەزیلە کامیان چاکترە بێگومان ئەوەی کە سەخیە یا ئەگەر بڵێن کامیان خراپترە بێگومان ئەوەی ڕەزیلەکە خراپترە چونکە بەخشندەی و دەستکراوەی ماڵ بەخشین ئەگەر بۆ قیامەتێشت بە کەڵک نەیە بۆ دنیای بۆ خۆشت بە کەڵک دێ خوای گەورە لە دنیای لە بەرامبەردا شتێکت هەر پێدەدا قەرەبوویەکەت هەر بۆ دەکاتەوە و هیچ نا طبعا ئەو کەسەی کە پێی دەبەخشی خۆ قازانجی هەر لێ دەکا فەقیرێک وەک دەڵێ هەر لێی سودمەند دەبێ ئەگەر کەسەکەش خێری نەگاتێ بۆی هەمیشە بەخشندەی بۆ کەسێک کە ئیمانی بە قیامەتێژ نەبێت چاکترە لە نەبەخشین بەڵام بێگومان بۆ ئینسانی ئیماندار ئەوە هەر هیچ قسەی تێدانیە کە دەبەخشی بۆ قیامەتێ ئەوە بە هیچ چاکەیەک و بە هیچ دەستکەوتێکی دنیای ناتوانی بەرامبەریکەی وإذا قيل لهم أنفقوا کاتێک کە پێیان دەگوترا ببەخشن مما رزقكم الله لەوەی کە پێی داون خوا قال الذين گوتیان ئەوانەی کە کەفەڕوا بێ باوەڕن للذين آمنوا بەوانەی کە ئیماندارن دەیان گوتی بەسەر سوڕمانەوە ئەن نطعموا ئێوە دەتانەوێت خواردن بدەین بە من کەسێک لەو یەشاء الله ئەگەر خوای گەورە ویستی لێبایە ئەطعەمە بۆ خۆی خواردنی پێدەدا ها دەیان گوت خوا کەسێکی فەقیر کردووە بە دەسەڵاتی خۆی و بە حیکمەتی خۆی ئەو کەسەی خوا فەقیری کردووە دەتەوێت من بچم دەوڵەمەندێکم وەگەوەی ئەگەر بچم دەوڵەمەندێکم یعنی من ئیشم لە ئیشی خوایدا کردووە چۆم خۆم لە خوا بەزاناتر و بەزەیتر پیشانداوە علی مسلمانەکانیان قەزداریش دەکردنەوە ئەوجا هەر بەوەندەی نەدەوەستاندا ئین ئەنتم بێگومان ئێوە کافرەکان بە ئیماندارەکانیان دەگوت إلا في ضلال مبين ئێوە لە گومڕاییەکی زۆر ئاشکرادانە کە بە من دەڵێن ماڵ بە فڵان فەقیرەی بدە ماڵی خۆت بدە بە فڵان کەسە هەژارە بۆ چونکە ئەو کەسە هەژارە خوا نەیداوەتێ خوا نەیداوەتێ من بۆ بیدەمێ خوا ئەگەر حەزی لێ با بیداتێ بە منی نەدەگوت بۆ خۆی دەیدایە جا زۆر جاریش دەیانگوتە دیەوە نییە ئێوە دەڵێن دنیا و قیامەت و بەخشین و نەبەخشین هەمووی بەدەست خوایە بێگومان بەدەست خوایە دەیانگوت دەی ئەگەر خوا حەزی لێ بایە بۆ خۆی دەیدایە مادام خوا نەیداوەتێ من بۆ بچم وەک دەڵێ ئیش لە ئیشی خوایدا یا قسە لە ئیشی خوایدا بکەم هەن مسلمانەکان قەرزداریش دەکردنەوە بەڵام بێگومان تەمەنە و بۆچوونە هەڵەیە چونکە خوای گەورە فەقیری و دەوڵەمەندی لەسەر زەویدا بۆ ئیمتیحان و تاقیکردنەوە داناوە خەڵکێکی دەوڵەمەندەکە وایە تا دەرکەوێت تاخوا ئەو خەڵکە دەوڵەمەندە چەندە بە سۆزە بە ڕەحمە لە بەرامبەر ئەو کەسانەدا کە وەکو ئەو نیانە و خەڵکە نەبوو هەژارەکەش خوای گەورە تاقی دەکاتەوە تاخوا چەندە سابیر و ئارامگر و خۆراگرە لەسەر ئەوەی کە خوا بەقەت خەڵکی دیکە پێی نەداوە حەسادەتی پێدەبات یان دوعای خێری بۆ دەکات و پاشانیش تەبان ئەگەر هەموو خەڵک دەوڵەمەند بایە تەبان ئێستا ئەو منافەسە شەدیدەی کە لە بینی دەوڵەمەنداندا هەیە منافەسەیەکە نەوعی نییە ئەگەر هەموو خەڵک هەر دەوڵەمەند بایە وایە هەر هەموو خەڵک دەبووە حاسید و حەسود و ئێرەی بەر لە بەرامبەر یەکتریدا بەڵام خوای گەورە هێندێک خەڵکی دەوڵەمەند کردووە هێندێک خەڵکی هەژار کردووە ئەگەر دەوڵەمەندەکان بە تایبەتی چاویان لە فەقیرەکان بێگومان سۆزشیان ڕەحمیشیان بەرامبەر فەقیرەکان دەجوڵێ فەقیرەکانیش لە بەرامبەر دەوڵەمەندەکاندا خۆشەویستیان بۆ دروست دەبێ لە جیاتی دوعای شەڕ و خراپە دوعای چاکەیان بۆ دەکەن لە جیاتی حەسوودی هەمیشە بۆیان دەپاڕێنەوە بۆیە دەوڵەمەندی و فەقیری ئیمتیحان و تاقیکردنەوەیە پێوەری چاکە و خراپە نییە بەڵام کەسی بێباوەڕ وا تێناگا کەسی دنیای و مادی پەرست و مادی ویست تەنها دنیای دەبینێ
بۆی پێی وایە ئەگەر لە دنیادا دەسەڵاتی هەبوو یعنی ئەو لە خەڵکی چاکترە، ئەگە ماڵی هەبوو پێی وایە ئەو لە خەڵکی چاکترە، کە جوانتر بوو لە خەڵکی پێی وایە خوا ئەوی لە خەڵکی خۆشتر ویستووە، نازانێ دەستکەوتەکانی دنیاە هەمووی تاقیکردنەوەنا، هەتا دەستکەوتت زۆرتر بێت ئیمتیحانەکەت لەسەر سەختترە و لەسەر قورستریشە و لە قیامەتێش چێ پێشتر دەچێتە بەهەشتێ؟ دەوڵەمەند یا فەقیر؟ بێگومان فەقیرەکان پێش دەوڵەمەندەکان دەچن بۆ چونکە محاسبەی خەڵکە فەقیرەکەی بەقەدەر هەبوون و وەک دەڵی دەستکەوتەکەیەتی کەسە دەوڵەمەندەکەت چەندە زیاتری هەبێ بە تایبەتی لەسەر ماڵی چەند پرسیاری لێ دەکرێت؟ دوو پرسیاری لەسەر چۆنت پەیدا کرد دەبێ وەڵامی یەک بەیەکی هەموو فلس و دینارەکان دەیەوە ئەوجار لەکوێت سەرفت کرد چۆنت سەرف کرد تا پارەت زۆرتر بێ وەک دەڵێ دەبێ وەڵامی زیاترت پێ ئەوجار چەند دینارت پەیدا کردووە ئەگەر لە حەڵاڵ پەیدات نەکرد بوو ماڵوێرانیە ئەنج ئەگەر سەرفت کرد بێ یا ڕەزیلیت سەرفت کرد بێ و لە شوێنی خۆیدا سەرفت نەکرد بێت یان هەر دەستت کەوت پێ بەڵام ڕەزیلیت پێوە کرد بێ لە هەردوو حاڵەتەکەیدا بۆت دەبێتە عەذاب و سزا مەگەر دەوڵەمەندی خوای گەورە ڕەحمی پێکرد بێت جیاوازە ئەوە بە شێوەی گشتی وایە بەنامبەرزنی هەموو دەوڵەمەندێک دوای هەموو فەقیرێکی بچنە بەهەشتێ زۆر جار فەقیری وا هەیە خوای گەورە ڕقی یەک لەو کەسانێک کە زۆر ڕقی لێتی فەقیری متەکەبیرە جاری وا خەڵکی وای فەقیریش بەڵام بە فەقیریش تەکەبور و خۆ بەزل دەزانێ دەوڵەمەندی واش هەیە بە دەوڵەمەندیش خۆی بە فەقیر پیشان دەدا کەسێکی خاکی و متەواڵی ئەوانە جیان بە شێوەی شاز بەڵام بە شێوەی زۆرینە هەمیشە حیساب و لێپرسینەوەی خەڵکی فەقیر ئاسانترە بۆیە خوا کەناداتێ و کەمی داویێ زۆر جار لەبەر ئەوە نەیداویە خۆشی ویستوی چاکەی لەگەڵ کردووی و نیعمەتی لەگەڵ کردووی و ویستوێتی لە قیامەتێ زووتر بدگێتە بەهەشت و ڕەزامەندی خۆی بەڵام کەسی کافر وا تێناگا وإذا قيل لهم کاتێک کە پێیان دەگوترا ئەنفقوا ببەخشن مما رزقكم الله لەو ماڵەی کە خوا پێیداون قال الذين كفروا گوتیان ئەوانەی کە بێباوەڕن للذين آمنوا بەو کەسانەی کە ئیماندارن ئەنوطعموا ئێمە خواردن بدەین بە من کەسێک یان کەسانێک لەو یەشاء الله ئەگەر ویستبایە خوا ئەطعەمەه خواردنی پێدەدان ئین ئەنتم یعنی ئێوە هیچ نین ئیلا فی ضلال تەنها لەناو گومڕاییەکی مبین ڕوون و ئاشکرادا ئەو جار خوای گەورە دێتە سەر هێندێک مەشهەدی قیامەت دەفەرمێ وەیەقولونە تەبەن کاتێک ئەو قسەیان دەکرد مسلمانان دەیانگوت لە خوا بترسن قیامەت هەیە زیندووبوونەوە هەیە محاسبە هەیە لێپرسینەوە هەیە کە باسی قیامەت و بەهەشت و جەهەنەم دەکرا متپەرستەکانی مەکە گاڵتەیان پێداهات وەیەقولونە دەیانگوت مەتى هذا الوعد کەی ئەو وعد و بەڵێن و هەڕەشە و گوڕەشانەی ئێوە دێنەجێ ئین کنتم صادقین ئەگەر ئێوە ڕاست دەکەن مردن هەیە و قیامەت هەیە و لێپرسینەوە هەیە وەیەقولونە دەڵێن یعنی دەڵێن ئەوانەی کە کافرن مەتا کەی هذا الوعد هذا الوعد يعني ئەو هەڕەشانەی کە ئێوە لە ئێمەی دەکەن کەی دێنەجێ ئەوە بۆ کافری وعد بە معنای هەڕەشە دێ بۆ ئینسانی ئیمانداریش بە معنای پەیمان دێ دەکرێ بڵێن کەی ئەو پەیمان و بەڵێنانەی کە خوا باسی کردووە بۆ ئێوە دێتە جێ ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن بەڵام خوا دەفەرمێتی ما ينظرون يعني ئەوان چاوەڕێی هاتنی هەڕەشە و بەڵێنەکانی ئێمە ناکەن ئیلا تەنها هەڕەشە و لە ناوبردن و سزای ئێمە چەندە صەیحەتەن واحیدەتەن تەنها یەک هاوار و یەک دەنگێکە کە قیامەت دادێ تەأخذهم هەر هەمویان دەگرێت سزا دەدا ئەو دەنگە وهم لەو کاتەدا ئەوان دەگرێت و ئەوان سزا دەدا کە یەخیصیبون کە ئەوان خەریکی دم بەدمە و منافەسەکارین لەگەڵ یەکتریدا لە کاتێکدا خوای گەورە قیامەت هەڵدەستێنێ خەڵک خەریکی مجادلەکردن و مناقەشەکردن و دژایەتی یەکتریکردنە لەسەر دنیا و لەسەر دەستکەوتەکانی دنیا بەڵام کە سەوت و دەنگەکە هات یەک کەس تەبەن لەو دەنگ و سەوتە پارێزراو نابێت و کەسێک دروستکراوێک ئەو کات لە حەیاتدا بێ نابێت دەنگەکە نەبیستێت و پێی نەمرێ ما ينظرون يعني ئەوان چاوەڕێی هاتنی قیامەت ناکەن إلا هاتنی قیامەت تەنها صەیحەتەن واحیدەتەن تەنها یەک دەنگ و یەک هاوارە دەنگە و هاوارەکە لەکوێدا دێ و چۆن دێ ئەو کاتێک کە ئیسرافیل فوو بە کەڕەنادا دەکا ئەوەی کە قیامەتی پێ
دادێت و ئەوەی کە مرۆڤی پێدەمرێت و دیسان ئینسانی پێزیندوو دەبێتەوە طبعا مەلەکول ئەوە فریشتەکە ناوی ئیسرافیلە ئەو شێوە قۆچە ئەو سوڕەی کە پێێتی کە وەکو شێوەی لاقیتە و مکەبەرەی وایە بەقەدەر ژمارەی دروستکراوەکان کونی تێدایە کە فووی پێدا کرد یەک دەنگێکی ئەوەندە بەرز و بەهێزی لێ دێتە دەرێ کە هەرچی مرۆڤ هەیە هەرچی مرۆڤ نا هەرچی گیاندار و ڕۆح لەبەر هەیە هەر هەمووی بە هاتنی دەنگەکە و بە بیستنی دەنگەکە لە شوێنی خۆی دەکەوێت و دەمرێ ما ينظرونە ئەوان چاوەڕێی هاتنی قیامەت ناکەن ئللا یعنی قیامەت ئەوە نییە وەک دەڵێ سەعاتەکە و ساڵەکە و ڕۆژەکە و وەک دەقە و سانیەکانی دیاری کرابن یان شتێک بێت ڕسمی هەبێت و هەیکەلی هەبێ بەرەو ڕوود بێ و ئەتۆ بتوانانی خۆی لێ بشاریەوە یا خۆی لێلادەی یان پێشی پێ بگری نە قیامەت ما ينظرونە ئەوان چاوەڕێی هاتنی قیامەت ناکەن هاتنی قیامەت إلا صيحة واحدة تەنها یەک دەنگە و یەک هاوارە تأخذهم هەموانیان دەگرێ هەموانیان لەناو دەبا وهم يخصمون ئەو کاتێک کە ئەوان خەریکی منافەسە و دژایەتیکردن و کێبەرجێکردن لەگەڵ یەکتری جاخوا دەفەرمێت فلا يستطيعون توصية لا ئەگەر دەنگەکە هات فلا يستطيعون ناتوانن توصية هیچ ڕاستپاردە و وەسێتێک بکەن وەسێت ئەوەیە کە ئینسان زانی دەمرێ وایە یا ئەگەر زۆر نەخۆشکەوتی تۆزێک ترسی مردنێت هەبوو دەڵێ ئەگە مردم ئەوم بۆ بکەن بە خێر و ئەویشم بۆ بکەن و فلان کە زوا بکە ئەوە وا بکە ئەو کاتێک کە نەفخ و فوو بە سوور داکرا و بە کەڕە نەداکرا فوو نەفخە گەورەکە مرۆڤ وەک دەڵێ مەجای ئەوەی نابێ تەنانەت یەک وەسێتیش یەک ڕاستپاردەش بەجێ بێڵێ بۆ دوای خۆی بۆ جارە کەس نامێنێ بۆی جێبەجێکە و هێندەش لە ناکاودێ و هێندە خێرا دەیمرێنێ فریای ئەوەی ناکەوێ کەلیمە وشە لە دەمی بێتە دەرێ فلا يستطيعون توصية لە توانایاندانیە هیچ وەسێت و ڕاستپاردەیەکەن ولا إلى أهلهم و بۆ لای کەس و کاریشیان یەرجعون ناگەڕێنەوە ئەجا قیامەتە گەورەکە خۆ قیامەتە گسکەکەش ئێستا بە زۆری وایە ئەو کەسانەی دەمرن زۆری نا ئەوانەی دەمرن کابرا چۆتە دەرێ نەک بەتەمای مردنێ نییە دەیان نەخشە و پلانی لە مێشکیدانە بەڵام لە شوێنێک وەردەگەڕێ و دەکەوێتە سەر یەک و ئەویش هەر قیامەتی گەورەش نییە قیامەتی گچکەشە ناتوانێت وەسێت کات و بەبێ وەسێت زۆرینەی خەڵکی لە دنیای دەچێتە دەرێ ئێستا ئەلی ئەوەی کە بەیەکەوە خوای گەورە هەمووان دەمرێنێ گومانی تێدانە فلا يستطيعون توصية لە توانایاندانیە توصية هیچ ڕاستپاردە و وەسێتێک بۆ دوای خۆیان بەجێ بێڵن ولا إلى أهلهم و بۆ لای کەس و کاریشیان یەرجعون ئەوان ناتوانن بگەڕێنەوە فەرمودەی صحیح پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت کە قیامەت دادێ جاری وها دوو کەس بەیەکەوە جلیان گۆڕیوەتەوە ئەو یان جلەکەی خۆی دانەوە ئەویشیان دایناوە ئەو بیدابەوی ئەو بیش بیدابەوی لەو کاتەدا دەنگەکە دێ ناتوانن جلەکان ئاڵ و گۆڕکەن حەدیثی کە هەیە هەر هەمان حەدیث دەفەرمێ هەیە پارووی کردووە بەرزی کردوێتەوە بۆ دەمی حازر کردووە بیخوا بەڵام ناتوانوێت پاروەکەشی بخاتە دەمی بۆیە کە دەنگەکە هات تەواو فلا يستطيعون توصية ناتوانن هیچ ڕاستپاردە و ئامۆژگاریەک بۆ دوای خۆیان بەجێ بێڵن ولا إلى أهلهم يرجعون و بۆ لای کەس و کاریشیان ناگەڕێنەوە ئەوە فووی یەکەمە دەنگی یەکەمە شریقەی یەکەمە کە خوای گەورە بەهۆیەوە بوونەوەر تێک دەدا و هەروەها ئینسانەکانیش دەمرێنێ ئەو جار سەرەی فووی دووەم دێ ونفخ في الصور ئەو جار فوو دەکرێتەوە جارێکی دیکە بە سووردا بە کەڕەنادا فووی دووهەم فإذا هم ئەو کات کە فوو بە سوور داکرا ئەوان من الأجداث لە گۆڕەکانیان دێنە دەرێ بۆ شوێ دەچن إلى ربهم بۆ لای پەروەردگاریان دەڕۆن ينسلون يعني بە ئەو پەڕی خێرایی بە ئەو پەڕی خێرایی چۆن بە خێرایی دەڕۆن خۆ دەزانن کەسەکە بێ باوەڕە دەزانێ ئەگەر بچێتە لای خوای گەورە محاسبە بکرێ قازان زناکە ئەی بۆ بە خێرایی دەڕوە چونکە ڕۆیشتنەکەی بەویستی خۆی نییە ڕۆیشتنەکەی بە حەزی خۆی نییە کە لە قەبر هێندرا دەرێ ئەو جار فوویەکی دیکە تەوان پاڵی پێوە دەندرێ هەم تەمان سایقێک پاڵنەرێکی لەگەڵدا لە مەلایکەتەکان پاڵی پێوە دەنێ و هەم دەنگ و هێزی ئەوەکەی هێزی سەوتەکەی ئێستا ئەگەر
بینایەک بەو تەقینەوە دنیایانە بتەقنەوە خەڵک بە زۆری بە دەنگەکەی دەمرێ خۆنەک بەوەکەی هەر دەنگەکە کەسەکەی فڕەدەدا دەنگی دنیای لە قیامەتش ئەو دەنگەی کە دێ کەسەکەی کە زیندوو دەکاتەوە ڕێک پاڵیشی پێوە دەنێ بەرەو دەشتی مەحشەر بۆیە دەفەرمێ وەنوفخ فی الصور فوو دەکرێ بە کەڕەنادا جارێکی دیکە فإذا هم ئەو کات ئەوان من الأجداث لە گۆڕەکانیان دێنە دەرێ إلى ربهم بەرەو پەروەردگاریان دەڕۆن تەوان بۆ محاسەبەکردن و لێپرسینەوە و وەرگرتنەوەی ئەعمال پاداشتی کردەوەکانیان یەنسیلون بە خێرایی ئەو جار کە چوونەوێ تەوان نامەی کردەوەکانیان بینی و وەک دەڵێ بینیان تەنها خراپە و خراپەکاری لە ناو نامەی کردەوەکاریاندا هەیە دەڵێن چی قالوا یا وەیلەنا دەڵێن هاوار بۆ ئێمە من بعثنا پێشتر دەیانگو زیندوو بوونەوە نییە ئەو کات دەڵێن من بعثنا چێ ئێمەی بەخەبەر هێنا چێ ئێمەی زیندوو کردەوە من مەرقەدینا لەو گۆڕانە لەو گۆڕستانە تەمان لە غەیبەوە یان مەلایکەتەکان پێیان دەڵێن هذا ئەوەی کە ئێوە ئێستا تێکەوتون و ئەو زیندوو بوونەوەی کە ئێستا ئێوە دەیبینن ما وعد الرحمن ئەوە بوو کە خوای میهرەبان و بەبەزەیی بەڵێنی پێدابوون وصدق المرسلون پێغەمبەرانیش ڕاستیان کرد لەوەی کە وتیان قیامەت هەیە و قیامەت دادێ ها ئێوە باوەڕتان پێی نەبوو فعلا ها ناڵێ ما وعد الجبار ها المتكبر القهار دەڵێ ما وعد الرحمن چونکە باسکردنی جەهەنەم لە دنیادا بۆ ئێمە گەورەترین ڕەحمەتی خوایە ها پێش ئەوەی بگەیە قیامەتی خوای گەورە باسی قیامەتی بۆ کردووی وایە پێش ئەوەی بچینە جەهەنەمی خوای گەورە باسی جەهەنەمی بۆ کردوین پێش ئەوەی بچینە ئاگر خوای گەورە باسی ئاگریشی بۆ کردوین و باسی ئەو هۆکارانەشی بۆ کردوین کە ئینسان دەتوانێت خۆی پێ لە ئاگر بپارێزێ کەواتە ئەو پەڕی ڕەحمەتی خوا لەگەڵ ئێمە ئەو پەڕی میهرەبانی خوا لەگەڵ ئێمە ئەوەیە کە لە دنیایەکدا کە چەند ساڵێکە دەرفەتت دەداتێ و ڕێنمونیشت دەکا و پێشت دەناسێنێت ئەو کارانەی کە پێی لە ئاگر ڕزگار دەبی باسی خودی ئاگرەکەشی بۆ کردووی ئەو جار ئینسان ئەگەر بۆ خۆی قسەی خواوەر نەگرێت و بۆ خۆی لە ئاگر نەترسێت و خۆی لە ئاگر نەپارێزێ دەبێت لەومەی چێ بکە بێگومان تەنها دەتوانێت لە قیامەتی لەومەی خۆی بکە قالوا یا وەیلەنا دەڵێن هاوار بۆ ئێمە بەدبەختی بۆ ئێمە من بعثنا چێ ئێمەی بەخەبەر هێنا چێ ئێمەی زیندوو کردەوە من مەرقەدینا لەو گۆڕ و قەبرانە جاخوا بۆ خۆی یا مەلایکەتەکان پێیان دەڵێن هذا ما وعد الرحمن ئەو بەڵێن و پەیمانە بوو کە خوای میهرەبان دابووی بە ئێوە وصدق المرسلون وڕاستیشیان کرد پێغەمبەران لەوەی کە گوتیان قیامەت و دوا ڕۆژەیە ئەو جا خوا دەفەرمێ ئین کانت ئەو هاتنی قیامەت و زیندوو بوونەوە و چوونە دەشتی مەحشەرە إلا صيحة واحدة تەنها یەک دەنگە تەمەن هەم مردنەکەی یەک دەنگە وایە هەمیش زیندوو بوونەوە یەک دەنگە وە کۆکردنەوە و حەشرکردنی هەموو خەڵکیش لە دەشتی مەحشەر بەیەک دەنگ دەکرێت کە زۆرێک لە عولەما مەوسم هێندێک دەفەرمون دوو دەنگ خوای گەورە دوو جار ئیسرافیل فوو بە سوور دادەکا یەکەمیان تەمەن ها بوونەوە تێک دەدات و ئینسانەکانیش دەمرێنێ دووهەمیان هەم کەسەکەی زیندوو دەکاتەوە هەمیش دەیباتە دەشتی مەحشەر هەندێکی دەفەرمون سێ فوو بە سوور دادەکرێت یەکیان ئەوەی دنیا خراببوون و مردنە یەکیان زیندوو بوونەوەیە سێهەمیان فوو بە کەڕەنادا کەکرا پاڵ بە ئینسانەکانەوە دەنێت و ئینسانەکان دەباتە دەشتی مەحشەر هەر چۆنێکی بێ ئەوەی کە ئینسان دەباتە دەشتی مەحشەر سەیحە و دەنگە ئەوەی کە دەدمرێنێ هەر دەنگ و هاوارە و ئەوەی زیندوشمان دەکاتەوە هەر دەنگێکە کە لە غەیبەوە دێ لە شوێنێکەوە دێ کەس نازانێت لە شوێوە دێ وە جوێگایەک و شوێنێکیشمان دەست ناکەوێ ئینسان خۆی تێدا حەشاردا بۆی دەنگەکەی بۆنەیە إن كانت أو قيامة دوا روجا إلا صيحة واحدة تنها هاوار دنجك فإذا هم أو كاتيك أو هاوار دنجهات أوان جميع هميا بتكرا لدينا لبردستي إيما محضرون آما تذكرين بوسي بو محاسبة كردنو بو لبرسينة وجاء خلقك يا كآما ذكراو چوية وبرامبر خواو نامەی کردەوەکانی وەرگرتەوە تەمان خۆشی دەیگرێت و دەکەوێتە خۆشیەک کە پێشتر وێنەی نەبووە وایە و خەڵکێکیش هەیە تەمان تووشی بەدی و بەدبەختیەک دەبێت کە پێشتر وێنەی نەبووە جاخوای گەورە دەفەرمێ فەلیەومە ئەمڕۆ ئەوە بۆ ئیمانداران دڵخۆشیە بۆ کافرانیش هەڕەشەیە فەلیەومە خوا دەفەرمێ ئەمڕۆ کە قیامەتە لا تظلم نفس شيئا ستەم
ناکرێ لە هیچ کەسێک هیچ جۆرەستەمێک ئەوە یەک فاليوم ئەو فەقەرەی یەکەم لا تظلم ستەم ناکرێ نەفس لە هیچ کەسێک شەیئەن هیچ جۆرەستەمێک چۆن ستەمت لێ ناکرێ یعنی هیچ کەس نییە چاکەیەکی کردبێت ئەو بۆ ئیمانداران پاداشتی چاکەکەی بۆ نەنووسرابێت و چاکەکەی لە ناو نامەی کردەوەکانیدا نەبێ ئەگە دەر چاکەیەکت کردبێ بەقەدەر تۆسقالە زەڕێکیش کەس ئاگای لێ نەبوو بێت و تەنها لە دڵ و ناقی خۆشت دابوو بێ یان ئەو چاکانەشی کە دوای مردنی بۆت کراون و بۆ خۆت هۆکار بووی ئەوەی کە سەرەتای سوورەتەکەی باسمان کردن خی گەورە بۆی نووسیوی و بۆ کەسی تاوانبار و خراپەکاریش کەسە خراپەکارەکە و تاوانکارەکە لە ناوەی ئەعمالیدا شتێک نادۆزێتەوە نەیکرد بێ خوا لەسەری نووسی بێ بۆیە یاسای یەکەمی خوای ئەوەیە دەفەرمێت فەلیەومە لا تظلم نەفس شەیئا ئەمڕۆ ستەم ناکرێت لە هیچ کەسێک هیچ جۆرە ستەمێک ئەوە یاسای یەکەم بەڵام ئاگاشتان لێ بێ وەلا توجزەونە پاداشتیش نادرێنەوە هیچ پاداشتێکیش وەرناگرنەوە بە چاک و بە خەراپ إلا ما كنتم تعملون تەنها لە بەرامبەر ئەوەدا نەبێ کە کردوتانە چاکەت کرد بێ پاداشتی چاکە وەردەگریەوە خراپەت کرد بێ سزای خراپە وەردەگریەوە نییەش ئەتۆ لە دنیادا بە ئارەزووی خۆت هەرچی خراپە و خراپەکاری هەیە و هەرچی نەفست حەزی لێیە کردبێتت لە قیامەتش بەتەمای ئەوە بێ خی گەورە خراپەکاریەکانی بۆ بە شەو نوێژ و بە عیبادەت و بەخواپەرستی بۆی نووسیبی شتیوانیە بەعکسیشەوە خی گەورە شتیواناکە کەسێک چاکەی کردبێت و بە خراپە لەسەری حساب کرد بێ بۆیە ئینسان لە قیامەتێ بەرهەمی کردەوەکانی خۆی دەدروێتەوە بەڵام جیاوازیەکە لە چیدایە ئینسانی ئیماندار خوا فەزڵی لەگەڵ کردووە وایە حتمما دەبێت چاکەیەکت کردوێ ئەو جار پاداشتەکەی وەردەگری بەس خوای گەورە لە پاداشتەکەیدا فەزڵی لەگەڵ کردووی وایە نوێژێکی بۆ کردووی بەدا هەزاریەکی بۆ کردووی بەدە هەزاری بنمونە قسەیەکی خۆشی بنمونە بە شتێکی قرس و گران بۆ نووسیوی سبحان اللهەکی بۆ کردووی بە شاخ و کێوێک بەڵام ئەگەر نەتکرد بێ هەر نەتکرد بێ هیچت بۆ نانووسێ تۆ دەبێت کردبێتت ئەو جار چاوەڕێی فەضلی خوای پەروەردگارکەی بۆیە ئەوە دوو قاعیدەنە دوو یاسان خوای گەورە بەسەر هەموو خەڵکیدا جێبەجێ دەکا فەلیەومە لا تظلم نەفس شەیئا قیامەت هیچ کەس هیچ جۆرە زوڵمێکی لێ ناکرێ نە خراپەکارەکە نە چاکەکارەکە ولا تجزون کەسیش پاداش نادرێتەوە و سزا نادرێ إلا ما كنتم تعملون تەنها بەپێی ئەو کار و کردەوانە نەبێ کە ئێوە ئەنجامتان داوە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه